آخر خاور واي عقاب تنزل واي لايق مني لا لايق ولا داين ئەتیە و حوسێن دوو هاوژینی کوردی ڕۆژهەڵاتن. خەڵکی گوندی نێی سەر بە شاری مەریوانن. لەم گوندەدا کاری جوتیاری دەکەن و زۆربەی کاتەکانیان پێکەوە بەسەر دەبەن. هەروەها گەشتەکانیشیان بەبێ یەکدی ناڕۆن. چیرۆکیم دوو هاوژینە بۆتە جێگەی دڵخۆشی بنەماڵە و خەڵکی گوندەکەیان. هەردووکیان هۆزانبانن. تاوەکو ئێستا دیوانێکی شعری هاوبەشیان نووسیوە. پێکەوە لە زۆربەی کۆڕ و کۆبوونەوە ئەدەبی و ڕۆشنبیریەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بە شێعر خوێندنەوە بەشدار دەبن. حوسێن ناسناوی پەشێوی بۆ خۆی دەستنیشان کردووە. یەک ڕوو لە شام کا و یەک لە تورکەمان ئەو لە ژوور خەوێ و ئەو لە بەرهێوان ئەم بڵێ زەهر ئەو بڵێ سنان. من ناوم حسینە و شۆرەتم فداکارە. جارە لەگەڵ ئەتی ئیسەکەی سەرخێزانمە 32 ساڵە هین بەیەکەوە. من کاتێک کە دایکم ئەمری خوای کرد تقریباً تەمەنم 8 ساڵان بوو تا نزیک 12 و 13 ساڵان وردە وردە نووسین و خوێندنی ئەزانی ئیتر دەستما کتێبی کوردی و خوێندنی کوردی و ئەم جارە بەدەم شوانی و وردە وردە شێعرمدا ئەنا و شێعرم ئەنووسی تا بووم بە 14 و 15 ساڵ. هەتا زمانێکیش گیران بە سەرواز هەر لە سەربازی شێعرمدا ئەنا حادسەیە کەم چاو پێ بکەوێت یان بەرخوردی دوو نەفەرم بەیەکەوە چاو پێ بکەوێت ئەو وەختە دوایی لە مێشکما ئەبێ بە هۆی ئەوە کە شعرێکی لەسەر دابنێم ئەگەر داینێم خۆم وەکو نەخۆش وەهاب حتممەن کە ئەشێ شعرێک لەسەر ئەوە دابنێم. ئەڵێم برنجی کوردی دەشتی مەریوان کابان لێی نابێ بە تام و پیازۆ لەتکەی نۆتیشی تێکەڵ کرابێ خۆشە بەخۆشی خێزان و مناڵ دەوریان لێیابێ بەڵام بە شەرتێ زاڵم و زۆردار وازیان هێنابێ. ئەتیە لە منداڵیەوە لەبەردەستی باوکی فێری نووسین و خوێندنەوەی کوردی دەبێت. بە هاوکاری هاوژینەکەی شاعر دەنووسێ و لە کۆڕ و کۆبوونەوەکاندا دەیان خوێنێتەوە. ئەم ژنە لە ماڵەکەیدا کەشێکی شعری خۆش بۆ منداڵەکانی دەخۆڵقێنێ. ئازادی لەسەر زوانی بوو دژی داگیرکەر شعری جوانی بوو کۆچەر بیرکاری بیرمەند و زانە قوتابی قانع بە تەواومانە نەو نەمامەکەی بەیتە پوونا و باخ هەڵۆی بەرزەفڕ سەر لووتکە و ئێڵاخ کوڕە شازەکەی هۆز درەخشانی مایەی شانازی گەلی کوردانی. باوکم زۆر حەزیەکە من بچمە بەدرەسەوە بخوێنم و هەر لە کەلازیەکیەوە من فێرکە با ناو و فامیل و شت خۆم بنووسم و خۆی زۆر حەزیەکە نەیەتوانی بخوێنێت زۆر حەزیەکە من بخوێنم. ئیتر هەر لە کەلاز دوویسەوە هەروە وردە کتێبە وردەی کوردی بۆ سندم وەکو بێژین وەلی دێوانە و مەول و نامە و میعراج نامە و ئالەو کتێبانیە بۆ سندم ئەوەڵ شعرم بۆ وەسێت بۆ مناڵەکانم بوو ئەمجا بۆ مامۆستا قانع بوو. هەردووکمان هەر پێمان خۆشە هەمیشە جەو ماڵێمەوە سەیانی ئەگەر لەبەر مناڵەکان دڵمان بێ هەر تەلەڤیزیۆن بگرین یا دابنیشین خوێنینەوە هەمیشە شێعرە خوێنینەوە. زەوی بەش کرد کچەکانی بێ بەش کرد. زۆربەی شەوانی زستان خەڵکی گوندەکە لە ماڵەکەیاندا کۆ دەبنەوە. بەشێکیان شاعر دەنووسن و بەشێکیشیان گوێ لە شاعرەکان دەگرن. بەم جۆرە منداڵەکانیان بە شعر پەروەردە دەکەن. لە مناڵیەوە من لە بیرم بێ باوکمە بۆن شارەکانەوە هەمیشە ماڵمان جەنجاڵ بووە میوانی بووە ڕەفێقی بووە لێ ئێمە کە مناڵ بووی مەسەڵەن باوکم ڕایوا بووە لا جوڵاینەتەوە شیارێکی داناوە بە هیواوامەکە ئایسەشە دوای 30 ساڵ عمر هیواوامەکەم حفزە وەڵا کوردێ پاک بێ بەسەر ئەوە فرە تەکیدەکردیان دوای لە ڕوو لەخوا بێ بەسەرەوە تەکیدەکرد کە کوردێ پاک بێ لە هەموو لە حازێکەوە. ئەوانە بە شیعر پێی وتوین ئەوانە چوەتە مەغزمان بە شیعر پێی وتوین ڕۆڵە بە ئارەق ڕشتنت خێزان ژیابێ. ئەکسەر شیعرەکان باوکی
دایکیشم بە کۆمەک باوکم دانرێ شعر باوکیشم بە کۆمەک دایکم دانرێ حتا ڕایوا هەیە ئەبێ بە دەمەقڕەیان لەسەر شعر ژن و مێرد ئەبێ وەک دوو یەک وابن هەردووکیان وەک یەک لە یەک حەدابن یەک بۆ یەکترین جێگای ئەتیە حوسێن زیاتر لە 30 ساڵە شعر دەنووسن زۆر جار شعر بۆ یەکدی دەنووسن و بەسەر یەکدیدا هەڵدەڵێ ڕۆژ بە کامیان بێ ئەبێ هەردووکیان یەک مەرامیان بێ بۆ یەک ساقی بن هەر یەک جامیان بێ ئەبێ یەکێتی دەوای زامیان بێ